سڵاو بۆ هەموولایەک بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەین خاوەن یەکە خۆشەویستەکان و تیمە ماندوو نەناسەکانی مایەرکاستی کە هەمیشە لە هەوڵدا بوون بۆ ئەوەی باشترینەکان پێشکەشی ئێوە بکەن. بەڕێزان زۆر دڵخۆشین کە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ڕادەستکردنی کلیلەکان بە خانەوادەکانیان. ساڵێک لەمەوبەر لە وادەی خۆیدا لە کاتی خۆیدا کلیلی ڤێلاکانمان ڕادستی خاوەنەکانیان کرد و ئەمڕۆژ خۆشحاڵانە بە هەمان شێوە لە کاتی خۆیدا کلیلەکانی باڵەخانەکان ڕادستی خانەوادەکان دەکەین و ئەمەش یەکێکە لە گەورەترین سەرکەوتنەکانی مایەرکاستی کە هەمیشە لەسەر بەڵێنەکانی ئەمێنێتەوە. ئێستاش بۆ وتەیەکی تایبەت بەڕێز کاک زریان سەلاح بەڕێوەبەری میدیا و مارکێتینی MJ هۆڵدین بانگێش دەکەم بۆ سەر ستەیج. فەرموو کاک زریان. سڵاو ڕێز ئامادەبانی بەئاسیس هەموولایەک بەخێر هاتن. ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ هەمومان چونکە ئەو بەڵێنەی کە پێماندا بوون ئێستا بۆ بەڕاستی گەشتینە ئەو چرکە ساتی کە کلیلی ئەم شوقانە ڕادستی خاوەنە بەڕێزەکانیان بکەین. پیرۆزبایەکی گەرمتان لێ یەکەم. هیوادارم ئەم ماڵانە بێتە هۆی سەرەتایی ژانێکی پڕ لە خۆشی بۆ خۆتان و خێزانەکانتان. لەمڕۆ ئەتوانن لە ڕێگەی بەشی خزمەتگوزاری مایەرکاستیەوە ڕێکارە ئیدارەکان ئەنجام بدەن و کلیلی یەکەکانتان وەربگرن. دووبارە پیرۆز بێت. بەڕێزان تەواوبوونی ئەم پرۆژە گەورەیە ئەم باڵەخانانە بەبێ ماندووبوونی تیمەکان نەدەبوو. بۆیە ئەمێ سپاسێکی زۆری ئەندازیارەکان کارمەندەکان هەموو ئەو کرێکارانە بکەم کە شەو ڕۆژیان خستە سەر یەک دەسوچاویان خۆش بێت. ئەوان بوون وایان کرد کە ئەمڕۆ بە شانازیەوە لێرە بوەستین. ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەم وەکو دەزانن بەشی دواوەی ئەم باڵەخانانە ڕۆژەقامی 100 مەتریە. جا مژدەیەکی خۆشم پێ ئەمەوێت پێتان ڕابگەێنم لەسەر بڕیار و ڕێنمایی بەڕێز کاک مەریوانی حاجی جەمال. ئەو بەشی دواوەی پرۆژەکە ئەکەین بە شوێنێکی تایبەت و دەگمەن بە ناوی مایەرکە ئەڤینیۆ. ئەم ئەڤینیۆیە دەبێت بێ شوێنێکی گرنگ و یەکێک لە شوێنە استراتیژیەکانی شاری سلێمانی کە دەیان براند و دوکان و بازار لە خۆی دەگرێت، هەروەها سیمایەکی نوێ بە شارەکەمانە بەخشێت. ئەوەی کە جیاوازی ئەم ئەڤینیۆیە گرنگێکی زۆرمان بە سەوزایی یاوە لە ناوچەیە. هەروەها شوێنی تایبەتمان هەیە بە ڕێڕەوی پاسکی سواری، ڕێگەی پاسکی سواری، هەروەها شوێنی پیاسەکردن و گرنگێکی تاوماناو بە نافورە و شوێنی وەرزش و تاوەکو دانیشتوانی ئەم باڵەخانانە بە ئاسوودەیی ژیان لێرە بکەن و بۆ ئەو پێویستیانی کە هەیان بێت لە نزیک ماڵەکانیان بەردەست بێت. دووبارە سوپاسانەکەم، پیرۆزبایی لە خاوەنێکەکانەکەم. هیوادارین دووبارە ئەم ماڵانە بێتە هۆی ژیانێکی خۆش بۆ خۆیان و خێزانەکانیان. ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەم ئەم کارکردن لەم شەقامی پشتەوە مایەرکە ئەڤینیۆ دەستی پێ کردووە. ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکدا کارەکانی تەواو بێت. دووبارە هەموو لایەک بەخێر بێن و سوپاس بۆ ئامادەبوونتان.